سڵاوتان لەبێت بەڕێزان بە ژمارە باز لە هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی کوردستان و ژمارەی دانیشتوانی پارێزگاکان و چۆنەتی دابەشکردنی کورسی بەسەر چوار پارێزگا کە هەرێمی کوردستان دەکەین. دیارە ئێستا لایەنەکان ڕێککەوتون کە بۆ هەڵبژارنی داهاتوو هەرێمی کوردستان بکرێت بە چوار بازنە واتە هەر پارێزگایەک بازنەیەک بێت. ئەگە سەرەتا لە ژمارەی دانیشتوانەوە دەست پێ بکەین. ژمارەی دانیشتوانی هەرێم بە پێی داتای حکوومەت هەرێم و بە پێی داتای عێراقەیە. بۆ نمونە پارێزگای هەولێر بە پێی داتای هەرێم 2,254,422 کەسە کە دەکاتە ڕێژەی لە سەدا 36.5. بەڵام بە پێی داتای بەغدابێ هەولێر کەمترە بەم شێوە 1,903,609 کەسە کە ئەمە داتای 2021 هەڵبژارنی پەرلەمانی عێراقی پێکراوە کە هەولێر بە پێ و داتایە بێت لە سەدا 34.9. واتە ئەو داتایی کە هەرێم جیاوازی هێزیە لە سنووری پارێزگای هەولێر 350,813 کەس زیاترە لە داتای حکوومەتی عێراقی کە بۆ دوایین هەڵبژارنی پەرلەمانی عێراق بەکاراتوە. پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە پێی داتای هەرێم 2,268,050 کەسە کە دەکاتە لە سەدا 36.8 دانیشتوانی هەرێم. بە پێی داتای عێراق بێت ژماری دانیشتوانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە 2,219,193 کەسە کە دەکاتە لە سەدا 40.7. بە پێی ئەوە بێ ئەو جیاوازەی کە لە سلێمانی هەیە بە پێی ئەو جیاوازەی کە لە سلێمانی هەیە 48,857 کە داتای سلێمانیە کە جیاوازی لە بین داتای هەرێم و عێراق. بۆ پارێزگای دۆک 1,648,611 کەسە کە دەکاتە لە سەدا 26.7 دانیشتوانی هەرێم. بە پێی داتای هەرێمە. بە پێی داتای بەغدا پارێزگای دۆک 1,326,558 کە دەکاتە لە سەدا 24.4 دانیشتوان. واتە بە پێی داتای هەرێم بێت پارێزگای دۆک 322,053 کەسی لە داتای حکوومەتی عێراقی زیاترە. کۆی گشتی بە پێی داتای هەرێم 6,171,083 کەسە بەڵام بە پێی داتای عێراق 5,449,360 کەسە. دیارەوەدا ئەو ئاماری 2021 کە هەڵبژارنی پێنجامدراومەش ئاماری دەسەی ئاماری هەرێمە. سەبارەت بەو جیاوازەی کە هەیە داتای هەرێم 721,723 کەسی لە داتای عێراق زیاترە کە دەکاتە 8 کورسی پەرلەمانی بە شێوەیە کە 672,000 جیاوازیەکە لە سنووری پارێزگای هەولێر و دۆکە 48,000 لە سنووری سلێمانی. ئەو واتاگر بە داتای هەرێم هەڵبژاردنەکە کورسەکان دابشکرێن هەولێر و دۆک 8 کورسی زیادیان بەردەکەوێت. دیارە ئێستا لایەنەکان وا ڕێککەوتون کە بە پێی ئاماری عێراق هەڵبژاردن بکرێت. ئەو کاتە بەم شێوێ دەبێت سنووری پارێزگای هەولێر 1,903,609 کەسە لە سەدا 34.9 ژمارەی کورسیەکانی 35 کورسی بەردەکەوێت. پارێزگای سلێمانی و هەڵەبجە 2,219,193 کەسە لە سەدا 40.7 40 کورسی بەردەکەوێت بە جۆرەیەک سلێمانی 39 کورسیە پارێزگای هەڵەبجە 2 کورسیە. بەڵێ پارێزگای دۆک 1,322,558 ڕێژەی سەدی سەدا 24.4 24 کورسی بەردەکەوێت. کۆی گشتی 5,449,360 کەسە کە 100 کورسیە. ئەگەر وا بڕیارە بەم شێوەیە هەڵبژاردن بکرێت بەم داتای هەڵبژاردن بکرێت کەمە ژمارەی کورسیەکانە بە جۆرێک کە 59 بۆ سنووری پارێزگای هەولێر و دۆکە و 41 بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجێ. بەڵێ ئەگەر بچینە سەر کۆمیسیۆن ئەمە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیە دیارە ماوەی زیاتر لە 3 ساڵە ئەنجومەنی کۆمیسیاران وادەکەیان بەسەرچووە لە نەو کۆمیسیار پێکدێ بەم شێوەیە هەندێرن محەممەد لە پارتێک ئێستا سەرۆکی کۆمیسیۆنە سیاح عەبدوڵڵا کە پێکاتەی تورکمان بوو پارتی دایناوە کۆچی دوایی کردووە جوتیارە عادل بۆ تەوتەبێژی حکوومەت ئەو ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران لە پشتی یەکەتی سلێمان عەبدوڵڵا کە جێگیری سەرۆکی کۆمیسیۆنە پۆستەکەی ئێستا لە کۆمیسیۆن ماوە نەهرۆ سەلیم کە یەکێتیە و وەکو مەسیحیەک دانراوە لەو پۆستە کەویش کۆمیسیارە لە یەگرتووی ئیسماعیل حەمە عەلی هەیە کە ئەویش بریاردەری کۆمیسیۆنە. لە بزودنەوەی گۆڕان ڕێزان حەمە ڕەشید هەیە لەگەڵ ڕێزان حەمە ڕەشید کارگەری هەڵبژاردنی کۆمیسیۆنە عەبدولسەمەد خێر کۆمیسیارە کۆمەڵی دادگەریش شیروان زرار هەیە کە وتەبێژی کۆمیسیۆنە. دیارە ئێستا کۆمیسیۆنیان دەبێت بۆ پێکاتەیە
دوو ئەندامی دیکەی بۆ زیاد بکرێتەوە کارا بکرێتەوە دیارە ئەم دابەشکاریە لەسەر هەڵبژاردننی 2013 پەرلەمانی کوردستانە یاخودەوە تا کەسانێکی نوێ لە پەرلەمانی کوردستان متمانیان پێ بدرێ بۆەوەی کە سەرپەرشتی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بکەن تا ئێستا کۆمیسیۆن سەرپەرشتی ڕیفراندۆمی کردووە و سەرپەرشتی هەڵبژاردننی 2010 پەرلەمانی کوردستانی کردووە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ